بله تماشاوان ایجام نیکی شوان بابتو پرسنگر من روجه مجاره مدیای گلو چا مدیا بیت کنترل کردن چال گوریا سای بیت ری خستن تایبتی مدیا جواکی آنکو سوشال مدیا کن ها باوی کی گلی کی بر بلاف بگمان بلا بویه و باندوری لسر جواکی هیه و گلی پیج جهنه بناو نشانین جدا هف پیج هریک بسری خو گلی جاران بیجی در زانیاریان بلاف دیگه گلی جاران افنوچه و اف پیش هات نو بلاف دیگه باندوریه که خراب لسر جواکی دروز دیگه برو واجیجی برئیس دکتوره نزاکت حسین او سکرتیرا کمیته براوانی کرده جه روزنامه وانه لسندیکا روزنامه وانی کردستانی گلک جاره منو دکتوره و بحثی روشامی گیل کردستانی کریه دکتور دماتا باش به ویجاره می بحثی سوشال مدیا بکن سرنجام ریخاری راسپارده نیب دولتی الحکومت اهرما کردستان دی بیجه جواکا نیب دولتی داخازی مبکه کاری مدیا تایبتی مدیا جواکی ام ریک بخین تو چاواد بینی گلو بی حتی چند پیوسته فعلا افی که بهتره خصم تایبتی سوشال مدیا کو ویگا وی باوی که بربلا فیتو زانی لراستیا من پشگیری ڕای بەڕێزیان ئەەکەم و ئێمە چەندێکە وەکو ئەکادیمیەکان وەکو پسپۆڕانی بواری ڕاگەیاندن وەکو سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیش لە خەمی ئەوین و چەندین جار پرۆژەشمان پێشکەش کردووە و داوامان کردووە کە ئێمە لە هەرێمی کوردستانە ژینگەی میدیاییمان پێویستی بەڕێخستنە ژینگەکە فراوان بووە هەر میدیا کۆنەکان نین میدیای ئۆنلاین و سوشیال میدیا هاتوۆتە ناو ئێمە هێشتا لە ڕێکخستنی میدیا کۆنەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەشە نەقسی یاساییمان هەیە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە یاسایەکی گشتگیر هەیە کە تێگەڕای بوارەکانی ڕاگەیاندن بە میدیای بینرا و بیسرا و خوێنرا و میدیای تەقلیدی و میدیای ئۆنلاین و میدیای نوێ ڕێک بخەین چونکە ژینگەکە ژینگەیەکی قەرەباڵغ ژینگەیەکی ناڕێکوپێک و ژینگەیەکی ناڕێکخراوە بۆیە زۆر گرنگە ئێمە هەموو لایەنە پەیوەندیدارەکان سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری ڕێکخراوەکانی تایبەت بەو بوارە ئەکادیمی و پسپۆڕەکانی بواری ڕاگەیاندن پەرلەمان کە ئەگەر ئینشاءڵڵە پەرلەمان بکەوێتەوە دەست بەکار ببێتەوە لیژنەی ڕۆشنبیری لە پەرلەمان حکوومەت ئەو لایەنە پەیوەندیدارانە بە هەموو پێویست بە بەوە بە هەماهەنگی هەمولایەک پرۆژە یاسایەکی تایبەت بە ڕێخستنی میدیا ڕێخستنی ژینگەی میدیای لە هەرێمی کوردستانە بێنینە ئاراوە ئامادەی بکەین تاکو لەم فەوزایەوە تاکو لەو پشێوێ ڕزگارمان ببێت کە لە ناو ئەم ژینگە میدیایە ڕۆژنامەنووس زۆرجار ئەبێتە قوربانی وەرگر ئەبێتە قوربانی کولتور و فەرهەنگ و ناسنامەی نەتەوەی ئەبێتە قوربانی لەبەرەوەی ژینگەکە بە ڕێکوپێکی بە یاسا ڕێک نەخراوە بله کەواتەوە کە توت بێژی ئەو فەوزایان هات ناوە سوشال میدیای تایبەتی هەیە و باندوریاوی گەلێک لەسەر جواکی هەیە ئەگەر بڵێم کاریگەری زۆر لەسەر کۆمەلگا هەیە بە تایبەتی سوشال میدیا کۆمەڵێک پیج و سایت ئەنکە پیج کراونەتەوە ئەم پیجانە هەندێک جار زانیاری هەڵە دەدەن حتا جارێک نمونەیەک بەبیر بێنەوە بەرادەرێکم باسی باوکی دەکرد وتی باوکم کابرای نەزانام چی بەسەر هاتەوە گیراوە و بێسەرۆشی نەخۆی لە لای من پێکەنی وتی کاکە باوکم ئێستا لە لای من بووە عیبی نییە هیچ کێشەیەکیش نییە بۆ ئەمانەوالیەکەن هەڵبەت ئەم زانیاریانە زۆر جار کاریگەری خراپ لەسەر کۆمەلگا دروست دەکات کەواتە ئەگەر بە پێی یاسا ئەم ژینگەیە ڕێک نەخرێت تو ئاراستەکە بەرەو چی دەبینی بەرەو چێ دەڕوە لە ڕاستیە مەسلەی ئەوەی کە زۆرتر ئێستا کێشەی دروست کردووە لە ناو تۆڕی کۆمەڵایەتیە ئەو زانیاریە فەیکانەیە ئەو پەیجە بێدەم و چاو و نادیارانەیە کە زانیاری فەیک و معلوماتی ساختە بڵاو ئەکەنەوە کە ناڕاستێتی تایە یا شێواندنی تایە بە ئارەزوی خۆیان مامەڵە بە زانیاریەکەوەکەن کە ئەمە لە ڕاستیە بە پێی کار و ئیتیکی پیشێ ڕۆژنامە نووسی ناکرێت مامەڵەی ناتەندروست و مامەڵەی نایاسایی و مامەڵەی ناپیشەیی هەرکەس بە ئارەزوی خۆی بە زانیاریەکانەوە بکات چونکە زانیاریەکان بە هەر کاریگەریان ئەبێت لەسەر ئەندێشەی تاکەکانی کۆمەلگە بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە ژینگەی میدیاییمان و ژینگەی سۆشیال میدیاییمان ڕێک نەخین کۆمەلگەکەمان بەرەو پەرتەوازایی بەرەو لێکترازان و بەرەو پشێوی و ناسەقامگیری دەرونی و کۆمەڵایەتی ئەبینین بەرەو ئەوە ئەڕۆین هەروەکو ئەمڕۆ ئەبینین بەڕاستی ئەو بارودۆخاوە ئەو حەدەسە ئەو ڕووداوانەی کە لە ناو کۆمەلگا ڕوو ئەدەن بەشێکی ئەتوانم بڵێم لەژێر کاریگەری سۆشیال میدیایە لەبەرەوەی سۆشیال میدیا بە ئارەزووی خۆی مامەڵە بە هەموو شتەکانەوە ئەکا بە هەموو زانیاریەکانەوەکە لەسەر تەنانەت پرس و ڕوودا و کارەسات و جەریمە و تاوانەکانیش پێش دادگا حکمی خۆی ئەدات و بابەتەکە
بە ئاراستە و بە ئاقاری خۆیان ئەبن بەڵێ کۆمەڵگەیەکی نائارام ناسەقامگیر و پڕ لە پشێوی و سەریێشە و لێکترازانی بنەماکانی کۆمەڵایەتی و ئاسایشی دەرونی کۆمەڵایەتی چاوەڕێمانەکات ئەگەر سۆشیال میدیا ڕێک نەخەین و ئەگەر ژینگەی میدیاییمان ڕێک نەخەین بەرپرسی نەکەین بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان میدیامان زۆرە بەڵام میدیای بەرپرسمان کەمە پێویستە ئێمە بە بەرپرسیارەتی پابندیان بکەین. بەڵێ دکتۆرە خۆت ئەزانی ینی ڕۆلی میدیا لەسەر دروستکردنی ڕایگەشتی چەند کاریگەرە لە ئێستای جیهاندا و لە کوردستانیشا کە کوردستان ئێستا وەکو هەرێمێکە هەرێمێکێکە لە ڕەوشێکی دەڵەمەدایە لە ڕەوشێکی هەستکاردایە ئەم هەرێما و قەزیەکەی ڕوبەرووی زۆر تەحەدیاتی جدی بووتەوە نەک تەحەدیاتی سیاسی تەحەدیاتی کەلتوری ڕۆشنبیری بەڵارێدابردننی کۆمەلگا تا دوایی و ئەم هەرێمە لەوانە زیاتر لە وڵاتێکی پێشکەوتوی ناوچەکە میدیا هەبێ میدیا بە بینراوەوە کەناڵی ئاسمانی زۆری هەبێ کەناڵی لوکاری زۆری هەبێ بە بیسراوەوە بە خوێنراوەوە بێژگە لە سوشال میدیا کەواتە ئەم هەموو کەناڵە زەبەلاحە ئەلامیەکان تا چەند توانیوانە تأثیر لە ڕایگەشتی بکەن بە جانبە ئیجابیەکەی ئەیا توانیوانە ڕایگەشتی لەسەر ئەساسی ڕاگەیاندن بە ئەزانی چۆنە ڕاگەیاندن کاریگەری لەسەر ڕایگەشتی دروستەکات بە باش بیا بە خراپ چکە بە هەر ئاراستەیەکە ئیش بکات لەبەرەوەی معریفەیە زانیاریە زانیاری و معریفەش بۆ ئەندێشە ئەڕوات بە هەر بارێکە ئیش بکات بە ئیجابی بێوێ ئیشکایە بە سلبی بە ئەرێنیە بە نەرێنی بێوێ ئیش بکات ئەتوانێت کاریگەری دروستکات لەسەر کۆمەڵگە بەڵام ئەوەی کە ئایا بە ئیجابی چۆن ئیشکاوە بە سلبی ئیژنەکە ئەوە ئەکەوێتە سەر ئێمە چۆن میدیا ئاراستەکەین و میدیا چۆن ڕێکخەین و چۆن کۆدی بۆ دانین و چۆن بەرپرسیارەتی بۆ دانین میدیاکان ئەبێ بۆ شێوە پابندبن پێوەی ئەبێ میدیا پابند بێ بە کۆمەڵێک کۆد و بەرپرسیارەتی نەتەوەیی نیشتمانی سایکۆلۆژی دەرونی کە ناخۆ نابێت تۆ بێ بە هەواڵک دەرونی هەموو کۆمەڵگەکە بشێوێنی نابێت بە هەواڵک ترس و تۆقااندن و مەترسی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەکە دروستکەی بۆیە ئەبێ بەڕاستی ئێمە بە کۆد و بە بەرپرسیارەتی ڕێکیان خین وەک ئەوەی بڵێم ئەوەی تا ئێستا لە هەرێمی کوردستانە ناڵێم هەموو کەناڵەکان کەناڵمان هەیە بە پرۆفیشناڵی ئیشەکات کەناڵمان هەیە بە بەرپرسیارەتی و ئیشەکات کەناڵی باشمان هەیە بەڵام لە ناو ژینگەیەکی فەوزایە ئەگەر چەند کەناڵێکیش باش بن کەناڵەکانی تر بارودۆخەکە ئەشێوێنن ئەگەر کەناڵەکانی چەند کەناڵێکی معتەبەر و باشیشمان هەبێت بەڵام سۆشیال میدیا بە ئاقارێکی ترا بە بەردەستی هەموو کەسێکەوە کاریگەری بکە و ئیش بکە بێگومان کارینەکە ئەشێوێنێ لەبەرەوە ئەوەی کە هەیە لەبەرەوەی ژینگەکە نامونەزەمە ناڕێک و پێکە ناڕێک خراوە و فەوزایە ناتوانانی جیای کەیتۆ لە نێوان باش و خراپە هەندێک کەناڵ بە ئاراستەی ئیجابی ئیشەکەن لەو لا دووسێ کەناڵی کە چەند کەناڵێکی کە بە ئاراستەی سلبی ئیشەکەن کەناڵە رادیۆ و بینرا و تەلەڤیزیۆنە معتەبەرەکان بە ئاجابی ئیشەکە بەڵام سۆشیال میدیا لەولاوە ژینگەکە شێوێنێ بۆیە فەوزایە ژینگەکە ڕێک نەخراوە قەرەباڵخە هەموو جۆرە میدیایەکی تایە ئەبێ پۆلێنیانکەین کامە میدیای نیشتمانیە کامە میدیای بازرگانیە هەر یەکەیان بە پێی پرینسیپ و یاسا و شێوازی کارکردنی خۆی یاسای بۆ دانین ئیتیکی بۆ دانین پرینسیپ و کۆتی بۆ دانین ئەو کاتە بە دڵنیایی ئەوەی کە ئەمانەوێت ئاراستەی میدیاکان بۆ ئاراستە چێ بەڵام لە ئێستادا بەڕاستی ژینگەکە ئەوەندە ئالۆز و فەوزایە نازانی چۆن حکم بی ڕۆژێکی جابیە ڕۆژێک سلبیە سعاتێکی جابیە سعاتێک سلبیە لەبەرەوەی وەک ئەڵێم هەر کەناڵێک بە ئاراستەیەکە ئیشەکات بڵێ بەڵێ هەڵبەتە تۆتی سلبی و ئیجابی زۆر هەیە زۆر جار کەناڵ هەیە بە ناوی سەرچاوێکی تایبەت بە کەناڵەکەەوە کۆمەڵی زانیاری دەدا زانیاری هەستکار دەدات یان کۆمەڵێکی کەناڵ هەیە کۆمەڵێک هەواڵ و بەرنامە و بابەت بڵاو دەکەنەوە کە زۆر ڕەشبینانەیە حتا زۆر خەڵک هەیە تووشی نەخۆشی دەرونی بووە کە ئەمە بێگومان خەڵک هەیە نمونە لە بەردەستدایە لەبەر ئەو هەموو هەواڵانەکە بەڵاو دەکرێتەوە تا چەند گرنگە چارچێوەیەک هەبێ بوو نمونە تورکیا ئەنجومەنی باڵای ڕاگەاندن هەیە تا چەند گرنگە ئەمانە پابند بن هێلی سۆری نیشتیمانی هەبێ بەرژەوەندیە نیشتیمانی نەتەویەکان لە بەرچاو بگرن هەستکاری کومەلگا لە بەرچاو بگرن من وتەی نەقی جێگری وابزانام نەقیبی سندیکا ڕۆژنامەنووسانی لوبنانی لە کۆنفرانسێکا لێرە باسی کردوتی ئێمە لە لوبنان وەزارەتێکمان هەیە بۆردێکیشمان هەیە دوو نەقابەشمان هەیە هێشتا میدیامان بۆ ڕێک نەخراوە و هێشتا ئازادیمان زۆرە بەڵام فەوزاشمان زۆرە یعنی وتی ئێوە هێشتا بەتەمان بە تەنها نەقابەیەک میدیا ڕێخەن لەم هەرێمە میدیا پێویستی بە ئەنجومەنێک بە خاوەنداریەتێکی ڕێکی خات ناڵین کۆنتترۆل ئێمە پێویست نامانەوە کۆنتترۆل بێت نامانەوێ ئازادی نەبێت بەڵام ناشمانەوە فەوزا هەبێت چونکە ئێمە ئەزمموی 30 ساڵی هەرێمەکەمان
ئازادیەک یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان ئازادیەکی زۆر زۆر باشی فراهەم کردووە بەڵام لەناو ئەو ئازادیەی میدیا ئەمڕۆ ممارەسەی ئەکات نەتەوە و نیشتمان و سایکۆلۆژیای تاک و هەموو سێکتەرەکان کەوتونەتە بەر شکاندن بەرزڕاندن بەر لێکەوتەی ئیجابی و لێکەوتەی سلبیەوە بۆیە لە ڕاستیە بەڵێ پێویستە میدیا لە هیچ وڵاتێکی دنیا دیکتاتۆری یا دیموکراسی میدیا نییە خاوەنداریەتێک بە ئەنجومەنێک بە بۆردێک بە یاسا و یا بە وەزارەتێک ڕێک نەخرابێت دیکتاتۆرەکان بۆ کۆنتترۆل بەکارێنن دیموکراسیەکانیش بۆ ڕێکخستن ئێمە لەم هەرێما دیموکراسیەتمان هەیە پێویستە لەگەڵ دیموکراسیەتیشە ئازادیشمان هەیە بەڵام ئازادی ئەبێ ڕێک خرێ بە یاسا ناکرێ ئەمە سایکۆلۆژیای هەموو تاکەکانی کۆمەڵگە بشێوێنین لە بەرامبەرەوەی میدیا ئەبێ ئازاد بێت پرینسیپی ئازادی و چەمکی ئازادی بە هاڵا پێناسەکراوە ئەبێ مەجارێکی تر ئازادیەکە بە یاسایەک ئازادی ڕادەربڕین هەبێت بەڵام لە هەمان کاتیشا کۆمەڵگەکەمان پارێزرا و بێ لەو تەشیر و ناوزڕاندنەی کە ئەمڕۆ لە میدیاکانەوە ئەکرێت. وەرز دکتۆر نەزاکەت حوسێن سکرتێرا کۆمیتە بەرەبانی کردنێژە ڕۆژنامەوانان لە سندیکا ڕۆژنامەوانی کوردستانی گەلێک سوپاس.